خزمەتێکی زۆر گەورە و بەرچاوی بە هونەری موزیک و گۆرانی ڕەسەنی کوردی کردووە. پێمان خۆشە ڕاو سەرنج و پێشنیاری مامۆستاش بزانی. سڵاوتان لێبێ. ماڵی بەستە و مەقام ماڵێکی گەورە و بە پێزی زمانی ساز و ئاوازی مۆسیقای کوردیە. ئەگەر بمەوێ بە تەفسیل لەسەری بدوێم چەند سەعاتێکمەوێ، بەڵام بۆیە ئیم شەو نووسیمەوە بۆی ئێوە ئیزعاج نەکەم و مەبەستەکەش بگەێنم. بەستە و مەقام دوو شەی پڕمانای زمانی ساز و ئاوازی مۆسیقای کوردین. جا بە ژەنینی ئامێرە مۆسیقایەکان بێت یان بێژانی دەنگی بێت، هەردووکیان خاوەنی پەیژەی مۆسیقای خۆیانن، واتە پەیژەی مۆسیقا بناغەی ئەم دوو فۆرمە مۆسیقایان. بۆیە ئەشێ بڵێن هەموو جۆرێک لە فۆرمەکانی مۆسیقا بەستە و مەقام خاوەنی پەیژەی مۆسیقای تایبەتی خۆیانن. لێرەدا بە کورتی باسێک لەو دوو جۆرە فۆرمەی مۆسیقای کوردی ئەکەین، هەرچەندە نابێ ئەوە فەرامۆش بکرێت کە ئەم دوو فۆرمە مۆسیقایە بەواتە بەستە ینی گۆرانی و مەقام چۆن خاوەنی پەیژەی مۆسیقای خۆیانن، هەر یەکەیان خاوەنی هۆنراوی تایبەتی خۆیانن. بەڵام گرنگترین شت کە لێکیان جا ئەکاتەوە ڕیتمی مۆسیقایە. پاشان بە وردی باسی لێ یەکەم. بەستە یا ستران یا گۆرانی هەرسێکیان یەکشتن، واتە ئەو ئاوازانەی کە خاوەنی ڕیتمێکی مۆسیقان و خانەی نووسینەوەی نۆتەی مۆسیقەکانیان ئەشێ بە پێی ئەو ڕیتمە بێ کە لەسەری بنیادنراوە. لە باڕەکانی نۆتەی مۆسیقادا بنووسرێتەوە، ئەوەی شایانی زانین و باسکردنە ئەم فۆرمە یا ئەم شێوازە مۆسیقاییە لە زۆر شوێن پێی ئەوترێ گۆرانی، لەسەر بنەمای ئەو نەریتەی کە گۆرانەکان لە سەردەمی کۆندا ستران بڵین بەستە یان بە شێوەیەکی جوان و تویانە یان ژەندویانە. بۆیە ئیتر بەسەر ئەوانە سەپێنراوە کە گوایە وەکو گۆرانیەکان ستران بێژن یا وەکو گۆرانەکان ستران بێژن یا ئاواز بژەنن. بۆیە بۆتە هەردوو ڕستەی گۆرانی بڵێن یا گۆرانیەک بژەنن، گۆرانیەک بڵێن یا گۆرانیەک بژەنن. هەرچەندە باشتر وابوو کە بڵێن ئاوازێک یا سترانێک بڵێن، چونکە گۆرانەکان بەشێکن لە قەومی کورد. بەشی دووهەم مەقام. کەلمەی مەقام کەلیمەیەکی عەرەبی نییە، وشەیەکی عەرەبی نییە کە وەکو عەرەبەکان ئەڵێن گوایە وشەیەکی عەرەبیە. کەلیمەی مەقام یا وشەی مەقام لە وشەی مغام یا ئیمپرۆڤیزیشن یا ئێرتیجال وشەیەکی عەرەبی نییە، ئەزەربایجانیە. بۆ پێناسەکردنی فۆرمێکی مۆسیقای شێوازی مۆسیقا و ڕیتم سربەست بەکاردێت، جا بە دەنگی مرۆڤ بێت یا بە ئامێری مۆسیقا وەکو ساجۆمان لێبوو. ئەم جۆرە ئاوازە بریتە لە فۆرمێکی سربەخۆی ڕیتم سربەست، واتە ئامێری ئیقاعی لەگەڵ بەکار نایەت. هەر جۆرێک لەم فۆرمە شێوازە ئاوازانە خاوەنی پەیژەی مۆسیقای خۆیانن. ئەوەی شایانی باسە لە زۆربەی ناوچەکانی کوردستانی گەورە دەیان جۆری لەم شێوازە ئاوازە هەیە. بۆ نمونە ناوچەی گەرمیان کە بە دەوڵەمەندترین ناوچە بە ناوبانگە بۆ ئەم شێوازی فۆرمە، لەوانە فۆرمی قەتار و خاوکەر یا قەتار و بەرزە قەتار یا خورشید یا ئەڵاوەسی و چەندینی تریش بوونەتە ناسنامەیەکی بەرزی کوردستان، بەگشتی و ناوچەی گەرمیانیش بە تایبەتی. هەروەها لە دەشتی هەولێر خاوەنی حەیرانین کە پێناسەیەکی جوانی دەشتی هەولێرە و بە تایبەتی لە هەموو کوردستانی گەورە بەگشتی بە زمانی ساز و ئاوازی کوردی لاوک بە هەموو جۆرەکانیەوە پێناسەیەکی شکاری باکوور و خۆراوای کوردستانە. خاوەنی مۆرکێکی ڕەسەنی زمانی ساز و ئاوازی مۆسیقای کوردیە. بەڵام ئەوەی جێینی گەرانیە لای هەندێک کەس وایە کە بێژانی ئەم جۆرە فۆرمانە پەیوەستن بە بێژانی یەکەم جاریانەوە و مافی هیچ گۆڕانکاریەکی تر نییە. بۆیە بۆتە هۆکاری فراوان نەبوونی ئاستی ئەم جۆرە ئاوازانە. بەڕای من لە ساتی ژەنینی ئەم فۆرمە ریتم سربەستانە ئەشێ ژەنیار یان سترانچڕ پەیوەست بێت بە فۆرمی پەیژە مۆسیقاکەیەوە لە ئاستێکی باڵادا هەوڵدا بۆ فراوانبوون و بە جیهان ناساندنی. نمونەیەک بۆ ئەمە لە قەرنی حەڤەوە
فۆرمی سۆناتە یا فۆرمی سیمفۆنی دروست بوو لە ناو ئەوروپیەکانە. تا ئێستا لە هەزاران موئەلیفی سیمفۆنی هەیە کە یەک ناوی هەیە، وەکو چۆن ئێمە ریتم سەربەست یا مغام یا مەقام سیمفۆنیە، بەڵام هەزار کەس لەسەری هەزار کەس فۆرمەکەی داناوە، هەر ئەوەیە چوار حرەکەیە، هەر موئەلیفێکی مۆسیقا بە بۆچوونی خۆی لەم فەرماهێنی کردووە. من هیوادارم مۆسیقارەکانی ئێمە ئەمڕۆ یا ئەم دروستبوونە، ئەمە دروستبوونێکی گەورەیە بۆ مۆسیقای کوردی، ئەمە بەردێکی گەورەی بناغی مۆسیقای کوردیە. ئێمە هەتاکو خۆمان نەجات نین لە دەست ئەو هەڵە گەورانەی کە لە مۆسیقای عەرەبی و فارسی و تورکی بۆمان ماوەتەوە، تا لەمە دەرباز نەبین مۆسیقای ئێمەش هەر لە ئاستە نزمەکەی خۆیان ئەمێنێتەوە. من هەموو جارێ وتومە ئێمەی فەنان ئێمەی هونەرمەند نەمانتوانیوە لە ئاستی ئەو پێنج شەش کەڵە هونەرمەندەی وەکو سەنجیرەک و ماملێ و خاڵقی و دەیانی پێنج شەشێکی تریش نەمانتوانیوە تێپەڕیان بکەین، لەبەرەوەی ئێمە ئەبێت دوای ئەمان زانستیان بکەین. تا ئیسا ئێمە نەمانتوانیوە بە زانستیان بکەین. هیوادارم ئەمە بەردێکی بناغی سەرکەوتن بێ بۆ مۆسیقای کوردی. زۆر سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ مامۆستای گەورە خۆشەویست مامۆستا سەڵاڕۆف.